بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێ و بەیانتان باش ئاسوودە و کامەران و بەختەوەر بن. ئەمڕۆژ لە پرۆگرامی پەیامی ڕۆژ لەگەڵتانە بین بۆ کۆمەڵێک بەرگە و بابەتی جیاوازەوە هیوادارین لەم پرۆگرامە تا کۆتایی لەگەڵمان بن و هەروەها تەندروست باش و ساغ و سەلامەت بن لەم کەش و هەوا سارد و وەروەها ڕەچەڵە و ئەم بەستنی شەقام و کوچە و کۆڵانەکان دوور بن لەوە لە دەستشکاوی لەکەوتن. پێوەست بە وەرزەکەوە دوو بابەتمان هەیە کە ئەمڕۆ لە پەیامی ڕۆژ دەمانەوەی قسە و باسییان لەسەرکەین. بابەتی یەکەمیان گەر لە کوردەواری بە دڵنیاییەوە گوێمان لێ بۆ زۆرێکمان باس لەوە دەکرێت کە بەفر دەبارێ، ئەم بەفرە لەسەر زەویەکە دەمێنێتەوە دەیبەستێ دەبێتە هۆی کوشتن و لە ناوبردنی کۆمەڵێک میکرۆب لە نێو زەویەکان. زۆر جار بیستومانە دەڵێن با بەفر ببارێت ئەو نەخۆشیانە و هەروەها ئەو میکرۆبانی نێو خاکەکە بکوژێت. لە بەشی یەکەممانە قسە و باز لەسەر ئەوە دەکەین لەگەڵ شارەزایەک بابزانی لە ڕووی زانستیەوە چۆنی بەفرەکە دەبێتە هۆکاری لە ناوچوونی کۆمەڵەیەک بەکتریا و ڤایرۆسی نێو خاک کە دواتر بۆ ڕووەک و وەروەها بۆ کاری کشت و کاڵی ئەم خاکە بە پیترە بێ یاخود بێسترە بێ باشترە بێت. پێیوەست بە وەرزی زوستان و هەروەها بارینی بەفریشەوە لە تەوەری دووهەمی بەرنامەکەمانە گفتوگۆ دەکەین دەربارەی ئەوەی چۆن بتوانین بەفر سوود لێوەربگرین بۆ بابەتی گەشتیاری. واتە لە کۆمەڵێک وڵات سەرچاوی دارایی و هەروەها ئابووری وڵاتەکان پێوەستدارە بە کەرتی گەشتیاریەوە، بەڵام بەشێک لە وڵاتان زۆر ساردن وەروها بەفرێکی زۆریان لێ دەبارێ. کەرتە گەشتیارەکەیان پاڵپشتیەکەی و پشتیوانیەکەی بەفرەکەیەوە و هەروەها ئەو ناوچە ساردانەیە کەوا لە کاتی وەرزی زستان یاخود لە درێژەی ساڵ بەفریە. بەڵام لای ئێمەش بە درێژایی وەرزی زستان لە بەشێک لە ناوچەکانی کوردستان بەفرێکی زۆر دەبارێت. کۆمەڵێک شوێنمان هەیە بابزانین ئەکرێ و شوێنانە بۆکو گەشتیاری سوودی لێوەربگرین و هەروها چۆن لە هاوینان و بەهاران ناوچەکانی کوردستان گەشتیارێکی زۆری بۆ دەڕوا. بابزانین لە وەرزی زستانی شوێنمان هەیە لە هەرێمی کوردستان بۆ شوێنی گەشتیاری و هەروەها بەفر بێتە سەرچاوەیەکی دارایی باش بۆ هەرێمی کوردستان لە ڕێگەی کەرتی گەشتیاریەوە. بەدەر لەم دوو تەوەرە سەرەکیش کۆمەڵێک ڤیتی و زانیاریمان بۆ ئامادەکردوون، مێدەکەین لەگەڵمان بمێننەوە. دەستپێکیش دەچینە لای پێشبینیەکانی کەش و هەوای هەرێمی کوردستان، بابزین لە شار و شارۆچەکان پلەکانی گەرما تا چەندێک دابەزیون و هەروەها بەگشتی پێشبینیەکانی کەش و هەوا بۆ 24 کاتژمێری داهاتوو چین. دووبارە سڵاوتان لێبێ ئازان. پێشەوەی بچینە لای بابەتەکانمان، هاوکارمان سامان فەتاح لە هەڵابجە چۆتە نێو بەفرەکەی ئەوێ دیارە لە پارێزگای هەڵابجەش لە سەنتەری شار بەراورد بە ساڵانی ڕابردوو بەفرێکی زۆر باری کە باز دەکرێت لە چەند ساڵێک دەبێت زستانێکی وە
لە هەڵەبجە بەفر نەباریەوە بەو شێوەیە. ئەمەش بەگشتی گەرچی بارەدۆخی دارایی و ئابووری و کەمیس و تەمەنی و کۆمەڵێک گرفتی ترەیە، بەڵام هاوڵاتیان خۆشی دەردەبڕن. لە ناویشانە چینی منداڵان بەم بارینی بەفرە خۆشحاڵن، دەچنە ناو بەفرەکە و بە گرمۆڵەکردنی بەشێک لە بەفرەکە کە پێی دەوترێت تۆپاڵ کۆمەڵێک یاری و دڵخۆشی لەگەڵ یەکتر دەردەبڕن. با بزانین سامان لەوێ چی بۆ ئامادەکردی. بارینی بەفر دڵی منداڵ و گەورە خۆش دەکات. منداڵەکانیش کە دنیایەکی پاکیانەیە لە بارینی بەفر بوو کە بە بەفرینە و شێرە بەفرینە دروست دەکەن و پێی شادومان دەبن. وەڵای ئێمە زۆر پێمان خۆش بوو کە ئەو بەفرە باری بوو، یعنی بەفرەکە ئەوەنە زۆر بوو ئێمەش زۆر حەزمان کرد ئەم بەفرە دروستکەین. وەڵایی سارد بوو بەڵام خۆش بوو. بەفرەکە زۆر خۆش بوو، هەگەڵ هاوڕێکەمە زۆر بڵین شتمان بۆ دروست کرد و ئەوانە. دنیای منداڵ وەک بەفر پاک و سپیە، بۆیە میشا لە ڕێگەی جیاوازەوە جوانی ناخیان دەنەخشێنن. من ناوم ڕازە، خۆشحاڵم لەگەڵم ڕەفیقەمە ئەم بووکە بەفرینەمان دروست کردووە. اینجا من زۆر حەزم لە بەفرە، هەر بەتەنای ئەوە بووم بەفر ببارێەوە تا خوای گەورە یەک دنیا بەفری بۆ بارین بۆی هێناین. ئەم بووکە بەفرینە هینمان دروستمان کرد لەگەڵ ئەو ڕەفیقەمە، هینەکەیشی لەوێ چاوەکانی خوڕمایتیایە، لوتیشی گێزەرە، کڵاویشمان کردووەتە سەری، دەستیشی هینە دارە. لە سنووری هەڵەبجە و رامان شەپۆلێکی بەفربارین 6 سانتیمەتری تێپەڕاند و لە ناوچە شاخاویەکانیش 1 مەتر زیاتر بەفرباریوە. هەموو سروشت تارای سپی پۆشیوە و هەمان بە گەورە و بچووکەوە سپاس گوزاری بۆ خۆی گەورە دەردەبڕن و پێی شادومان و دڵخۆشن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە. بەڵێ دیارە بەفرێکی زۆر زۆر لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان باریوە. ئەمەش گرفتی بۆ زۆرێک لە هاوڵاتیان لە شار و شارۆچکەکان دروست کردووە لە ماوەی ڕابردوو، وەروەها لە شار و شارۆچەکان لە گوندەکان کۆمەڵێک بابەتی گرنگ یاخود کۆمەڵێک ڕوودا و کە جێگەی سەرنج بوون لە سۆسیال میدیا زیاتر لای هاوڵاتیان گرنگیان پێدرا. لەبەرەوەی بەفرێکی زۆر باریوە و ڕێکارێکی زۆر لە ڕێگاکان زۆر بەفری لێباری و وەروەها ڕێگاکان گیراون. ئەمەش کۆمەڵێک حاڵەت ڕوویداوە لەوانە لە سۆسیال میدیاوە دیمەنێکمان هەیە. دیمەنەکەش ڕاکێشانی ئۆتۆمۆبیلێکە کە پێکەوە بینەری دەبین کە ئەمە لە سۆسیال میدیا دەنگدانەوەی زۆری هەبوو. با بزانین ئەو دیمەنەی کەوە ئۆتۆمۆبیلێک لە نێو بەفرا ڕادەکێشن پێکەوە بینەری دەبین. Suara Saro. Bashid. Bashid khalar yakan.
Stop maka, stop maka. Stop bara. Stop bara. Orada sıkıştı. Arias, wara saro. Bashid, Bashid, Bashid خلا ركان. بەڵێزان لە هەرێمی کوردستان یاخود لە ناوچە کانی کوردستان بەگشتی بە تایبەت لە ساڵانی ڕابردوو گوند نشینەکان لەبەرەوەی بەفرێکی زۆر دەباری ڕێگای نێوان گوندەکان و شارەکان دەگیرا ئەمەش لە کاتی بوونی پێویستیەک بۆ نەخۆشخانە یاخود حاڵەتی کتوپەر ئەمە گرفت بۆ هاوڵاتیانی گوندنشینەکان دروست دەبوو بۆیە کللتورێک دروست بووە ئەویش گیانی هاوکاریکردنە گوندنشینەکان هەمووی پێکەوە هاوکاری ئەو کەسەیان کردووە لە ناو گوندەکان کە نەخۆش بوون بۆی بگاتە شار یاخود جاران دەستەواژەیەگە بوو پێیان دەوت بۆی بگاتە سەر جادەی قیر چونکە زۆر جار ئەو کاتە جادەی قیر نەبوو بۆ بەشێک لە گوندەکان وەروەها جادەکە خۆڵ بوو لەم زستانەشا دوایەوەی بەفرێکی زۆر باری بە هەمان شێوە ئەم کولتورە جوانەی کوردەواری هێشتا لە نێو گیان و دڵ و ڕۆحی لادێنشینەکانە هەرماوە دیمەنێکمان هەیە لە سۆسیال میدیا کە جێگەی سەرنج بوو ئەویش لە گوندی زیوکەی بناری قەندیل ئافرەتێکی دووگیان کە بڕیارە ببێتە دایک دیارە تەندروستی تێک دەچێ و هاوڵاتیانی گوندەکەش هەمویان پێکەوە هاوکاری دەکەن بۆی ئەم نەخۆشە بگاتە نەخۆشخانە وەروەها ڕێکارەکە تەندروستیەکانی بۆ بگیرێتە بەر پێکەوە بینەری ئەو دیمەنە دەبین کەوە دانیشتوانی گوندی زیوکە لە بناری قەندیل دیارە لەوێ بەفرێکی زۆر زۆرە بارێ ئەوێ ناوچەیەکی تەواو کوێستانیە بەتابەت لەم وەرزەیە کە لە بەشێک لە سنتەرەکانی شار بەفرێکی زۆرباری دەبێت لەوێ زۆر زیاتر باری بێ بۆیە دیمەنەکە دەبینین هاوکاری دانیشتوانی گوندەکە بۆ ئەو نەخۆشە.
بەڵێزان ئەو دیمەنەی بینیمان دیارە یعنی کە هاوڵاتیەکانە بینی بەفرەکە هێندە زۆرە ریوە ئەمە زۆر گرنگە بەشێک لەم کولتورە جوانانە لە بەپێی وەرزەکان و هەروەها زیندوو دەکرێنەوە و هەروەها گیانی هاوکاری زۆرتر لە نێو هاونیشتیمانانیان برەوی پێ بدرێت. هەر تایبەت بە وەرزی زستان و هەروەها بارینی بەفەر دروستبوونی کێشۆگرفت بۆ هاوڵاتیان گروپێک لە قەزای پێنجوێن لەبەرەوەی دیسانیشەوە پێنجوێن ناوچەیەکی زۆر کوێستانە و بەفرێکی زۆر لەوێ باریوە و هەڵە بم پێم وابێ ساردترین ناوچە لە عێراق لە هەرێمی کوردستان هەژمار کرا کە پلەکانی ژێر سفری سەدی بۆ سەر و 25 و 27 لە هەنێ بەشی قەزاکەیە دابەزی کە ئەمەش ڕێژەیەکی زۆرە. لەوێ ئۆتۆمۆبیل تووشی گرفت بوون، شۆفێرەکان کێشیان بۆ دروست بووە. گروپێک لە پێنجوێن دەستیان کردووە بە هاوکاریکردنی ئەو ئۆتۆمۆبیلانەی لە قەراغ جادەکان لە نێو بەفرەکە لەسەر شەقامەکان تووشی گرفت بوون، هاوکاریان دەکەن. ئەمەش بێگومان بەم جەوە ساردە و وەروە بە تایبەت ساردی پێنجوێن ئەبێ زۆر ساردتر بێ با بزانێ ئەو گروپە چۆن هاوکاری ئەو ئۆتۆمۆبیلانە دەکەن کەوا لەسەر شەقامەکان گیریان خواردووە. نیازی چی وێ؟ ئەنێ ماڵانە ڕێگەیان نییە دەی دەست و چاوە خۆش. Şeref. نیازی چی وێ؟ ئەنێ ماڵانە ڕێگەیان نییە دەی دەست و چاوە خۆش. Şeref.
بەڵایزان دووبارە سڵاوتان لەبێت وەک بینیمان ئەمەیان دیمەنی نمایشی ئۆتۆمۆبیلێکی جۆری نیسان پاترۆڵە لە نێو بەفر ئەم نمایشانەکەن لە بەشێکی زۆر لە وڵاتانی جیهان لە کاتی بەفرا بە ئۆتۆمۆبیل لەسەر بەفر نمایشەکەن وەکو جۆرێک لە وەرزشکردنی لاتەوە بەڵام وەرشێکی مەترسیە بێگومان پێویستی بە گرتنەبەری ڕێگای تند و تۆڵی مەرجەکانی ئۆتۆمۆبیلەکە و وەروەها ئەو گۆڕەپانەی نمایشەکەی تێدا ئەنجامەدرێ بە هیوای سەلامەتی بۆ ئەوانەش ئەم جۆرە وەرزشە دەکەن ئەمە تۆزێک مەترسیە ڕەنگە هێشتا بۆ وڵاتی ئێمە ڕانەهات بینی وادارین هەموو لایەک سەلامەت بن لەم جۆرە وەرزشانە. بەڵایزان پێم وان بێ هاوکارانمان ئاوازێکی خۆشیان بۆ ئامادە کردوین با لەم جەوە ساردە تۆزێکیش گەرم بینەوە بە یادی پەیامبەری ئیسلام درودی خوای لەسەر بێ ئاوازێکی دینیە پێکەوە گوێبیستی دەبین. ئەوڕێکمان هەیە و لەواتر لەگەڵتان بەردەوامە بین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە، خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە، چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود! کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت، بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی گیانی و نێودوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەرنامەکە بڕیار بوو لەسەر کاریگەری وەرزی سەرما وەروە بە تایبەت سارد و بەفر لەسەر نەخۆشیەکان زیندەورە بچووکەکانی نێوخاک، بەڵام تۆزێک دەکەوێتە دوای تەوەرەی دووهەمەوە، واتە تەوەرەی یەکەممان دەبێتە باسکردن لە سوود وەرگرتن لە ناوچانەی بەفرێکی زۆری لێدەبارێت بۆ بابەتی گەشتیاری. کۆمەڵێک لە پارێزگاکان کۆمەڵێک شوێن لە پارێزگاکان لە هەرێمی کوردستان بە تایبەت ناوچە کوێستانیەکان بناری قەندیل بەشێک لە ناوچەکانی دهۆک، ناوچە شاخاویەکانی پارێزگای سلێمانی ساڵانە لە وەرزی زستان بەفرێکی زۆری لێدەبارێت و ئەم بەفرەش ئەکرێ وەکو بەشێک لە کەرتی گەشتیاری ئەگەر بێت و تەواوی ڕێکارەکانی ئارامی و پارێزگاری لە گەشتیاران لە ڕێگەوبان لە شوێنی مانەوە ئەمانیان بۆ جێبەجێ بکرێت ببێتە سەرچاوەیەکی دارایی باش لە ڕووی کەرتی گەشتاریەوە بۆ هاونیشتیمانیان و هەروەها بۆ هاوڵاتیان و بۆ دارایی و ئابووری هەرێمی کوردستانیش. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە بابزانین ئەکرێ سوود لە ناوچە بەفراویەکان وەربگرین بۆ کەرتی گەشتیاری لە پارێزگای دهۆکەوە. میوانێکمان لەگەڵ دەبێت زۆر بەڕێز کاک عەبدوڵڕەزاق نهێلی شارەزای کەرتی گەشت و گوزاروان لەگەڵە. کاک عەبدوڵڕەزاق سڵاوت لێبێ و بەیانی باش سپاس بۆ ئەم دەرفەتە گەر لەوەوە دەست پێ بکەین لە هەرێمی کوردستان لە پارێزگاکانی هەرێمی کوردستان
هیچ ناوچەیەکمان هەیە بتوانین سوودی لێوەربگرین بۆ کەرتی گەشتیاری لە ڕووی بەفربارینەوە ئەوەندە لای ئێمە بەفر دەبارەیە وەکو سەرچاوەیەک وەکو کەرتێکی گەشتیاری سوودی لێوەربگرین. بەڵێ سڵاو و ڕێز بوو هەمێ بینەرێن بەڕێز وێ هێدێک و ئەم بشین بەوێ داهاتیدا خزمەتێکا بچیک بیاوێ کەرتێ گەشت و گوزارێدا پێشکەشی بینەرێن هەوەیان بەڕێز بکەین و دیسان سڵاو و ڕێز بوو هەموو بژین کارمەند و کار بدەستێت تەلەڤیزیۆن هەوەیە بەڕێز. هەلبەتە ئەڤروکە هەکەرم بین بەحسێ کەرتێ گەشت و گوزارێ بکەین وەرزێ زەڤستانێدا کو ڕاستیژی ئەف جوورێ گەشت و گوزارێ بوویە هویاوەیەکێ کو ئەڤریکا پیتەیەکی گەلێکی باش سەرانسەری جیهانێ پێ بهێتە دان و بوویە سەرچاوکێ یێ داهاتێ یێ گەلێک وڵاتە وەکو کەرتێ گەشت و گوزارێ بگشتی. تایبەت هەگەرم بەحسێ هەرێما کوردستانێ بکەین بژین خوازایی یانجی سروشت هەرێما کوردستانê hemî bêjin hemî cûrên geşt û guzarê ve gelek ya guncayê ji bo pîtedan kertê geşt û guzarê taybet hegerin behsê geştiyariya zivistanê bikein gelek ya guncayek û pîte bike gelekê baş pê bihête dan ji bo yekê ku vejeneka dî ji rûyê aborî ve بۆ وڵاتی بهێتن بەلێ یا جihê daxê ku em bêjîn dirêjahiya çendîn salayê wekû pêtivî xizmeta vî kerdî xizmeta vî cûrê geşt û guzarê an ku geştiyariya zivistanê nehatiye kirin geştiyariya zivistanê li Herêma Kurdistanê li hemî parêzgehên Herêma Kurdistanê çendîn derdeseriyat nalîtin ji nebûna xizmetguzariya taybet bêjin rê û rêbar astê pêdivî danînin ew cihê û deverên yên befrîn evên ku nûke bêjin bîtin nîv metr yan jî mîtrek yan jî hindek cihê heyên bîtin heta 2 mîtrê befrê barî bin lê wekû saziyet girêdayê kertê geşt û guzarê neşiyayîne diristahî mifay vî cihê bibînin yan jî vê befrê bibînin çunke êk rê û rêbar astê pêdivî danînin heta nûke geştiyar dema çîte cihekê guzarî taybet heger ez behsê sinûrê parêzgeha dihûkê bikem ew cihên befrîn bîtin hindek cara geştiyar dema seredana wan cihat ketin bû mebestên xweşguzeraniyê demjimêra mîn de trombêla xwe da ku ev tinêş rûyê bijîn trafîkê ve ku gelek bijîn geştiyar mandît bin hawlatiyê Herêma Kurdistanê sinûrê parêzgeha dihûkê mandît bin. Xala duê ku bijîn xizmetguzarî bi xul van cihanînin gelek cara geştiyar ew geştiyarê jêrû naverasta Iraqê dema têne parêzgeha dihûkê bijîn cihêt ve hewandinê wekû hotêlên, motêlên, rêstorantin, kafêne bêjîn van cihanînin û geştiyar neşêtin biçîtin li wan ciha hindek cara bîtin ew geştiyarê jêrî û naverasta Iraqê ew ê têne Herêma Kurdistanê ewan divêtin li wan cihên befrîn bimînin ewan divêtin şevê li wêrê bimînin bes ji nebûna ya cihê ve hewandinê wekû hotêl û motêl bûye hûya wê yekê ku piraniya demê wan trombêlê da biçîtin an ku 2 demjimêr hindek cara bîtin 3 demjimêra trombêlê da bîtin ev bîte egerê wê ku geştiyar diristahî xweşiyê ji geşta xwe nebetin zêdebarî bijîn xwarin û vexwarin li van cihanînin zêdebarî wê yekê ku babetê şiştin û veşiştinê yan jî WC wekû pêwîst gel rêzê me bû hemî bînerên yên heweyên berêz ku li wekû pêwîst li wêrê nînin û gelek cara geştiyar jî û hawlatiyê van deverên cuda cuda bêjin tûşî wêyekê dibin tûşî bêzariyê dibin ji nebûna van xizmetguzariya xala diya me divêt em bêjin ku cîhana serdem da taybet bêjin babetê teknolojiyayê bêjin hêlê peywendîkirinê telefonên internête giştî ev hêle gelekit lawazin li van ciha geştiyar neşiyaye wekû pêwîst lezzetê ji geşta xwe bibetin li van ciha ji egerê nebûna hêlên peywendiyê yan jî lawaziya hêlê peywendîkirinê çunke em ji bîr nekeyn bêjin geşt û guzar
ایکش مبستید گشت گرنا هر گشتیاره که او کو دمی گشتید کتن اوید ویتن شوی که راسته و خول دیو جهانا سردم پیام بگهینیتا دورو برد خو پیام بگهینیتا وی جه یانجیوی ولات جهاتی بیجیتا خلق خو اس اوما از الوی جهی هاوساده مارکتینگ جی یانجی بازار کردن و بازارگریا گوزاری الهرم کردستان خورتر و باشتر لیهتن او بجیم پختی بون او بجیم لاوازی یانجی لنگین البنگهن گوزاری یانجی جهن گوزاری انزوستان هین تایبت دورین بفرین مینا اگر هم جایگار بگیرن نمونه که کرد گشت و گذار افریقا الهرم کردستان بگشتی گلک جهندیل پارزگه هندنجی اتداد نالیتن زۆر باشە سەیدا عەبدوڕەزاق لە زۆربەی لە وڵاتە پێشکەوتوانە بەدەر لەو گرفتانەی کە بەڕێزت باست کرد ئەمان چارەیان کردوون وەکو کۆمەڵێک یاری و هەروەها کۆمەڵێک تەفریحات و دڵخۆشی لەو ناوچانە ئەمە دروست دەکرێت و باس لە ڕێگاکان کرد ئەمە بۆچی لە هەرێمی کوردستان گرنگی پێ نادرێت چونکە ڕەنگە کارکردن لە وەرزی زستان سەفەرکردن تۆزێک ئامادەکاری براورد بە هاوین کە گەرمترە جیاواز بێت پێویستی بە التیزاماتی زۆرتر بێت بۆچی لە هەرێمی کوردستان کەرتی تایبەت لایانی گەشتیاری دەوڵەمەندەکان یاخود حکوومەت بەڕێوەبەرایەتیەکانی گەشتوگوزار بە تایبەت لە دهۆک چکە ناوچەیەکی فراوانی چیا و بەفرمان هەیە کە ئەمە ئاوەڕی لێ نادرێتەوە ینی هەر درکی پێ نەکراوە ئایا پێشتر گەشتیار نەهاتووە ئێستا دێت تازەیە بابەتەکە یان نەخێر هەر ئیهمال کراوە بله البته بجین گلک ولاتا افریقا بیتن سقایوان نه گنجای بیت یانجی ولات بفرین نبن کو بفر هر وان ولاتا ناهیتن بس پنا بریال بر آلاو دست کرد کو بفرکا دست کرد چید کن جبویی که کو بجین چند دونه مکن اردی چند صد متر که بفر یت اردی بکنه بفر و جبویی که کو بالا حولاتیت خویانجی گشتیار راب کشنو زیده باری وی که کو یاریت جدا جدا انجام بدن جبو وی مبسته بله الهرم کردستان بجین گلک دور هنه افریقا دوروبرت پارزگاه ها دهو که و دوروبرت پارزگاه ها سلیمانی الهولیر همان شوا بجین بفر ادباری تو و اف بفرت حلیت وکو پیویست مفای گوزاری مفای ورز زوستان شریع گوزاری و جنه هات یادیتن اوجیش نبونا پلانا پراسیجی هم بجین که حتی نو که بدریجاهی ها چندین ساله چندین جارا امد بینین سر سالا داد پریس کنفرانس برپرسید بلند یت بیاوه کرتی گشت و گوزاری داد هرما کردستانه بحث الپلانات تگیرن بس هر سال هر گاف امد بینین تنه پلانش بگیریار آنکو اف پلانتینه دانام تنه خونیشاندانه که تنش بویی که کو بهت گوتن کو گوتنت بری قدار کرت گشت و گذار دا تنه گوتن و کو پیوست نشیای نه وان پلانا بکنه گیریار بونمونه هکر ام بجین افریقا تفيا با الفيورزي دا تايبت او چندین ساله کو بفر الهرم کردستان نباریه الپارزگاه هرم کردستان نباریه بدیتنا من تفيا با پلان پیش وقت هاد با دارتن هاد با ریک خستن چونکه سقاناسیا سردم تکنولوژیا سردم بجیم بریا دو هیوا بریا سه هیوا پیش بینی هبو کو اف پیلا بفر الهرم کردستان یانجی ناوچه همی وگریدن اش بر هنده از بجم تفيا با افریقا همی روشت فستیوال و چالاکیت به سر بفری بان الهرم کردستانه پارزگاه جدا جدا الدور و ناوچه و گند جدا جدا بجین فستیوال جدا جدا هاد ما نکرن او یاری و گریارت پیش وقت دادات نکرن ناف بفری دا امش بیر نکرن کلتور و سرشت یه خلق هرم کردستان بگشتی ات پیشدم دا دم بفرتاد اوانا شوازه که دی در برین اش بفرید کر و خو بجین او بجین زارا ونوکه امد بجین فستیوال یانجی چالاکیکا یا ریک خستی بیتن فستیوال آوان یاریکا یا گلمچگانه بود دما چونه ناف بفرید گلمچگانه که خلک گندی بوی روژه داد چندین روژه دا یاری جدا جدا ناف بفرید داد کردن بس حتی نو که بجین وکو پیویست اف بجین لوازید وی بیا ویدایا هیود وید ام دام پیدا نجی ببکن خالا دی آمد وید از آماجه ببکن سر برسوا جنابته حتی نو که الهرم کردستان بدیتنا من کرت تایبت
نبویه هلگیر پیام گذاری یا درست ادگل سازیت پیوندیدار الهرم کردستانه حتی زیادترش 400 بو 500 بجین کمپانی و بریکاریت گشت و گذار الهرم کردستانه افریکت تو مارکرینه الداتا و زانیاریت بگشتی و آنکو دزدیردای نشلای حکومت هرم کردستانه و بله هکر ام بهین شروع پراکتیکی و شروع گریداری و حتی انو که نش یاینه وکو پیویست خدمت وی کردی بکن حتی انو که نش یاینه وکو پیویست ببینه هلگیریم پیام گذاری همه هنگید گل حکومت کو بشن خدمت وی کردی بکن تایبت گشتیاریا بفره برانبر و بجیم کمپانیت پر هرم کردستان بردوام بجیم مارکتینگ یعنی پروموشن اتکن بو ولات دراوسه کو بردوام گشتیارا نوا هرم کردستان بنج در وی ولاتی برانبر و من دیدی حتی انو که گروپی که واسا یه گشتیاری یه مزن ولات دراوسه و کی ترکیه ایران بجین سوریه لبنان ولات دورو برا من دیدی گروپی که گشتیاری انجی رکلام یا باش یا هرم کردستان لوان ولاتاش لایوان کمپانی و بریکاریت گذاری و بهت اگرن اش برهندت وری از بجم کرت تایبت کرت که کم ترخمت وی بیا ویدا نشیاینه نبتنه گروپت گشتیاری بینن بلکه گلک جارا نشیاینه بونمونه نشیاینه بنگه که گذاری پریگوپه که الوان جهن گذاری آماده کم بو گشتیاراش بویه که کو خدمت یا حوالاتی و گشتیارا بگشتی بهت اگرنه زۆر باشە سەید عەبدولخالق وەکو شارەزایەکی بواری ژینگە چونکە ساڵانی ڕابردوو پێشتر لە وەرزی زستان یاخود لە کاتی بەفربارین کەمتر گەشتیار ڕووی لە هەرێمی کوردستان دەکرد ئەگەر بە گشتی لە پارێزگاکان باس بکەین ماو ئێستاکە ئەوەندەی بەڕێزت ئاگادار بی گۆڕانکاری بووە واتە ئێستاکە گەشتیار بە تایبەت لە باشوور وەی زیاتر با بڵین لە پارێزگاکانی باشوور و ناوەڕاستی عێراقەوە دێن بۆ هەرێمی کوردستان ئێستا بەراورد بە ساڵانی تر گەشتیارەکان زۆر بوون واتە کاتیەوە هاتووە ئیتر لە وەرزی زستانیش ناوچە گەشتیارەکان گەشتیار ڕویان تێبکار ڕەنگە جاران لەبەرەوەی کەم هاتبن بۆیە گرنگی پێنەدرا توانین بڵێن ئێستا بە زستانان هەرێمی کوردستان یان بە دیاریکراوی پارێزگای دهۆک گەشتیاری سەردانی دەکا بله امش بیر نکین کو جهانی سردم یا جهانگیری سردم افرو که بجین آلاوت پشکفتی آلاوت پیوندی کرنت اینترنت یا وکیلی کو سال بو سال جهان وکی گندگی لی بهتن وکی گرک کش گرکت باجی را لی بهتن اجبر هنده اف هاتنا گشتیارا دیتنا من اوت سال بو سال زیدت بن هرم کردستانه او نش بر خدمت گذاری یعنی خدمت گذاریت نایاب تینا پیشکش کردنش بر هنده گشتیار پتر تینا ولاتی ما برو واجیوی از بینم اول پریک بجین کریاره که یا سرشتی اف گشتیاره تینا هرم کردستانه یعنی گشتیار بخو بوی رکلامکر و بازارکر بو کرت گشت و گذاره اگر نه وکو حکومت نشیا یا وی پنگا و درستاهی پاویتن اف داتا و جماره تینا گوتن شروع سازی گریدای کرت گشت و گذاره و هرم کردستانه مگشتی بدیتنا من وکو نابنه هویک نابنه اگرک پیش بستری سر بکن کوب درستایی خدمتا کرده گشت و گذاره یا هات یکیرن جبر هند رجا گشتی رازیدت بیتن برو واجبه چنده الدیف اوان بجین زانین و زانیاریت مهین او گشتیاره تین هرما کردستانه پرانیا و اون اوید دو ورزت سرکی داتن ایک ورز بهاره کو خوزایی یا جی سرشت هرما کردستانه بگشتی کو یه وکیلی کو بالا گشتیارت بجین ولات دراوسه تایبت او گشتیاره تین هرما کردستانه امش بیر نکن که رجا زیادترش نوتو پنج حتی نوتو هفت صادی گشتیارت جیری و ناوراست عراق نه انکو اون اوید گشتیارت میت عرب تنه هرما کردستانه اف گشتیاره جی دماتن اتورز بهار دا یانجی ورز زوستان داد ویده میدا او خودی مناد بینم شوی که راسته و خود گلک جارا شروع قازان جوت بیتن و کو هرما کردستانه و کو پیوست قازان جکا
باش الوان گشتیارا نکر بید چونکه دیف و استاندارد هین چوی کرت گشت و گذار الهرم کردستانی آنجی او گشتیارت سردان هرم کردستانی کرد نزدیکی 250 و 300 دلارات مزاحیتن بله با اف بجین ریجت بیتن نیا گنجای بیتن اول دیف دمی چونکه گلک جارا امد بینین او گشتیارت نه هرم کردستان اوت ما بس بینو که ما آماجه پیگیری کو جری و نوراست عراقی او گشتیار پرانیا و گلو پلت خویت خارنه بیتن هندک جارا نوستن هواجی الاوتیل و موتیلا نبیتن سرجادا بیتن یا مدوید ام بیجین که او گشتیارا نوکت تکرن بشوه که زانستانه دیف زانستین گشتیاری منش یا ام سردریه دیل وان گشتیاری ها بکن وان گشتیاری ها بکن چونکه اف گشتیارا گلک جارا یا بویا هویاوی که کجینگه هامت ایک بدتن و بویا اگر که بیجین بارگرانی های پتر بیتنش بارسویکی آنجی دهات و گلک کمتر بیتن شتیچویا جبر هندجی از بجم وکو پیویس یانجی او گشتیارتین راسته وکو جماره زیده بوی بس وکو قازانج وکو پیتوی سازیت گیرده یانجی حکومت هرم کردستان پلانکا باش نشایب دارجن جبو قازانج گرند گلوی گشتیاری امجبیر نکه اینجی گلک جاره او گشتیارتین هرم کردستان یانجی او کمپانیت جیری و نوراست عراق اوید گشتیارات دین هرم کردستان هکرت بحث پارزگه ها دو که بکم بیتن بیکو کنتاکت یانجی هماهنگی هبید گل کمپانیه که ویره یا نافخویی جبویی که کو دلیویت کاری بو خلک مجی پیدا ببن کو افرو که صدان در چوی گشت و گذار الهرم کردستان هنه الپارزگه ها دو که کو سروکانیا وان در چوی گشت و گذار قازانج جب کن جبو مبستت ریبریا گشتیاری بو مبستت دامزراندن گل وان کمپانیت گذاری جبو بارسویکیه که بیتن گل سر حکومت کو داخازا دامزراندن نگن اما ما گویی زور باشه سید عبدالخالق داتا و زانیا او ریجت هاتنا گشتیارا راست جماره زیده بوین بس وکو پیتوی منش یا قازانجکا یا باش یا سردمانه دیف شارستانیت افرو ام شوان گشتیاری ها بکنش روی اکونومی و یانجی آبوری و زۆر باشە سەید عەبدولخالق ئەگەر بەرزفی ئەم پرسیارەم بیتەوە زۆر بە کورتی کاتمان زۆر نییە باست لەوە کرد گەشتیارەکان دێن و پارەیەکی زۆر سەرف ناکەن گرفتەکە لە وشیاری ئەو خاوەن پرۆژە گەشتیارەکان لە هەرێمی کوردستانی ئایا کللتوری مامەڵەکردن وەک باست کرد لاوازە چۆن بکرێت خاوەن پرۆژە گەشتیارەکان خاوەن دووکان و شوێنە گەشتیاریەکان بتوانن مامەڵەیەکی زانستی و بازرگانی باش لەگەڵ گەشتیارەکان بکەن ئایا ڕێکارەکانیان بۆ ڕۆشن کراوەتەوە چۆن فێر بکرێن چ ڕێکایەک بگرێتە بەر بۆی وشیارتر بن ڕۆشن فکرتر بن خاوەن پرۆژە گەشتیاریەکان بله راستی بسیار اگه گلگات جه خود داید دستی توها خوش بن سبارت وی چنده دیتنا من بگشتی خلکی هرم کردستانه تایبت اگر از بحث سازیت گریدای بگشت و گذاره بکم وکو پیت وی حتانو که نشیاینه و بازارگریه یعنی جوی مارکتینگ که بکن بو گشتیاری دم گشتیارتی تا هرم کردستانه ام قازانجکا یا گلکا باش جه بکن اوش رای سازیت گریدای گشت و گذاره و اشلای حوالاتی ها وجی خدانت بنگهت گذاری تایبت سیرانگه و هاوینگه ها بنگهت گذاری بگشتی نشیاینه وکو پیویست مارکتینگ که بو یانجی بازارگریا گذارید بنگهت گذاری دا بکن جبویی که کو زیدتر مزاختن ها بکت اف گشتیاره جبویی که کو اف گشتیاره دماتتن و مبستاوی بجین او بیتنه بو گشتگرنه اموالی بکن کو هجماره که مزاختن ها بکتن هجماره که تیچیا بکتن بونمونه دماوت گریتن اموالی بکن دهان دیاریات گل خوب بتا ویجه جهاتی کو بو حوال و کس و کار و دراسیت خوب بتن ولی بکن کو بردوام او ام تشتی بداینه تشتی ولی بکن تشتیش ما بکرید و ببت بویی که کو هم کلتور و ناسنامه یا ولات خودی شوا بدین یا دوی ام شروع دارایی و قازانجکا باش بکن اوه پراستیش لاوازیه و لاوازیه و چنده همیش چشلای حکومت چشلای کرد تایبت و بدیتون من خالا هر سرکی اوه کو نبونا شارزا و بسپورت کرد گشت و گذارت بنگهت گذاری دا حتی نو که الهرم کردستان پیته در چویت گذاری نهات یدان در چویت گذاری پشگو هاتی نخستن پشگو هاتی نآویتن که وکو بشوه که اکادمی نشیاینه سردریت گل گشتیارا بکن خدان بنگهت گذاری پرانیا و گل رزید من بو همیا سرمایدار و برهنرن
ڕاستە ئەو سەرمایهدار خودی تعالا وسا کەرەمات گەلکیری و سەرمایەکی گەلێکی مازن یانجیوە بەرهێنەری هەمان شێوەک و پارەیەکی گەلێکی مازن دەستدایە بەس وەکو شەهرەزایی دیا با دەلیڤە بوو دەرچێت گوزاری هێلا بادەک و دەرچێ گوزاری شێوەیەکی زانستانە شیا با وی کەرتی پێش بخیت و ئەڤروکە ڤەژەنەکە دیل وڵاتی ما پەیدا ببە. زۆر سپاس بۆ بەڕێز سەیدا عەبدولخالق نهێلی شارەزای کەرتی گەشت و گوزار لە پارێزگای دهۆکەوە لەگەڵ مامووی سپاس بۆ ئەم دەرفەتەوە بۆ ڕووکردنەوە و زانیاریەکانت. بەڵایزان لە بەشێکی تری بەرنامەکەمانە پێوەست بە وەرزی زستان و هەروە کاریگەریەکانی باس لەوە دەکەین کاریگەری وەرزی سەردا بەفرەکەی شەختە و سۆڵ و بەستن لەسەر ڕووی خاک و هەروەها بۆ لە ناوبردنی نەخۆشیەکان وەک لە سەرەتای بەرنامەکەش ئاماژەم پێکرد زۆر جار لە کۆندا دەیاوند بەشکم بەفر ببارێ بۆی نەخۆشیەکانی زەوی بکوژێ بابزانین لە ڕووی زانستیەوە ئەم دەستەواژەیە پێشتر با پیرانمان بەکاریان هێناوە تا چەندێک ڕاست بووە وەروە سوود و زیانەکانی وەرزی سەرما و سەردا بۆ ڕوەک و زیندەوەرەکان میوانداری زۆر بەڕێز کاک هێمن عەبدوڵڵا پسپۆڕی مایکرۆبایۆلۆژیمان کردووە ڕاستەخۆ لێرە لەگەڵما کاگێمە زۆر خێر بن. زۆر سپاس. لەوە دەست پێ بکەم ئەگەر بەڕاستی بەفر ببارێ نەخۆشیە کوژێ؟ زۆر سپاس. بەڕاستی ئێمە نەخۆشیمان بەستۆتەوە بە کۆمەڵێک هۆکارەوە ئەتوانین بکەین بە دوو تەوەری سەرەکیەکیان هۆکارە مایکرۆئۆرگانیزمەکانە واتە زیندەوەرە بچووکەکانە بنە هۆکاری نەخۆشی بەشێکیشیان هۆکارە فسیۆلۆجیەکانە کە ئەمەیان هۆکارەکە بەهۆی جستەی مرۆڤەکەوەیە یعنی هۆکارێکە کە هیچ هۆکارێکی دەرەکی کەمتر تەئسیری هەیە لەسەری لەو کاتەیە. ئێمە باسی هۆکارەکانەکەین کە پەیوەستیارە بە زیندەوەرە بچووکەکانەوە. زیندەوەرە بچووکەکان کە مایکرۆئۆرگانیزم ناو دەبرێن ئەم زیندەوەرە بچووکانە دابەژەکرێن بە کۆمەڵێک بەشەوە بەڵێ یەکێک لەوانە کە ئێمە مشکلەمان هەیە لەگەڵدانە تەواو زیندەوەرە بچووکەکان لە ناقص 20ەوە ئەژین و کەمتریش هەمانە لە قوتبەکانە زۆر لەوە کەمتر ئەژین یعنی هیچ کێشیان نییە لەگەڵ ژیانە بەردەوامن تەواو ئەمانیش چەند جۆرێکیان هەیە جۆرێکمان هەیە پێوترێت بڵین ڤایرۆسەکان و بەکتریمان هەیە و پاراسایتمان هەیە واتە مشەخۆرەکان ئەوەی کە زۆر مشکلەمان بۆ دروست دەکات لە کاتی وەرزی سەرمایە ڤایرۆسەکانە و بەکتریاکانن دوای ئەوان ئەمانە ڤایرۆس خۆی ئەسڵان ڤایرۆس ژیانی نییە لە دەرەوە لە هەوایە ئەژی بەبێەوەی هیچ هۆکارێک هەبێت هیچ سەرچاوەیەکی نییە بەڵام ناژی بۆ پێڵەن ئەڵقی بەیەکگەاندن لە بینی ژیان و مردنە واتە مردووە لە دەرەوە هەیە و هیچ ئەکتیڤیتیەکی نییە بەڵام کاتێک خانەخوێگە دۆزێتەوە ئایا مرۆڤ بێت ئایا حەشەرات بێت ئایا هەر شتێ بێت هەتا بەکتریا بێت لەسەری کاتێک کە ئەکەوێتە سەر ئەو ڤایرۆس و کاتێک سەر ئەو بەکتریا و بڵێن ئەو خانە زیندویان ئەو خانەخوێ بەکارهێنێ بۆ ژیان بۆ خۆی کەواتە هەموو کاتێک ئەم ڤایرۆسە ئەمێنێتەوە و ئەم ڤایرۆسە شتێک نییە بڵێ پێی لە ناوە بەم ئەمە یەکێک لە بەڵام ئەوەی کە ئەمێنێتەوە بەکتریاکانن بەکتریاکانیش مەسافەیەکی زۆر ئەتوانن بژین بەبێ خۆراک بەبێ خۆیان سڕەکەن کۆمەڵێک سپۆریان هەیە ینی کۆمەڵێک شتیان هەیە کە ئەتوان بە دەوری خۆیانە بە دەوری بەکتریاکە دروستیەکەن کە بۆ ماوەیەکی زۆر ئەمێننەوە یعنی شتێک نییە بڵێ بەهۆی وەرزی سەرماوە ئەم بەکتریان لە ناوە بم لە ناوبردننی زیندەوەرە بچووکەکان حاڵەتێکی زۆر دەگمەنە مەگەر هەنێ حاڵەتی تایبەتی وەکو قوڵاندنی زۆر یان هەنی حاڵەت هەیە کە بەعام لە وڵاتی ئێمە ڕەنگە نەبێت نەکرد لە ژیانە ناکرێت ڕووبات چکە زیندەوەرەکانی تریژە برم کەواتە لەومان دەرەکەوێت زیندەوەرەکان لە ناو ناچن بەردەوامن لە ژیان بەڵام هۆکارەکانی کەمبوونی و زیادبوونی چالاکیەکانیان تەئسیری لەسەر ژیانی ئێمە هەیە بۆ نمونە کاتێکە کەواتە دکتۆر بۆ هێنێ کاکێ من بەڕاستی باشتر لە بابەتەکە تێبگەین بەفرێکی زۆر ببارەیە خاک هەمووی بیبەستێ کوچە و کۆڵان بیبەستێ ئەمە هۆکارێک نییە بۆی ئەو زیندەوەر و میکرۆب و بەکتریا و کەڕ و ڤایرۆسانەی لە خاک لەسەر باڵێن بەرگی دارەکان هەبێ بمرن نەخێر ئەمان گرفتیان بوت ئەمێننەوە بەڵام سستە بن لە سستە بن و گەشەیان سنووردارە تەنها بەشی ژیانی خۆیان ئەژین لەبەرەوە فریان ناکەون شتی مەسەن ئەکتیڤیتیان زۆر بێت بۆ نمونە کەڕۆکان کەمە بنەوە ئەکتیڤیتیان کەمە بێت تاوان ئەمیژنەوەیان زۆرە ینی ئەگەر ئێمە بینە سەر باسی زیندەوەرە بچووکەکان هێندە زۆرن کە لەوانەیە بە ساڵ و بە 2 ساڵ خەریکی باسکردنیان بی کە ئێشتا زانست بەشێکی زۆر کەمی زۆر کەمی ناسیوەتەوە یعنی ئەوە ناتوانین بڵین لەنایەنە بە نەخێر چالاکیان ئەوەستێنێ بەڵام بۆچی یعنی
ئێمە بۆچی نەخۆشی ژەکەوین ینی ئەمەش خۆی لە خۆیان پرسیارێکە بۆچی ئێمە ڤایرۆسەکان لە وەرزی ئێمە نەخۆشەکەوین و کاتی ئەوان چالێکیان کەمە بێتەوە تاوان ئەمە هۆکارێکی کەیتە سەر مرۆڤ ئێمە چێت نەخۆشمانەخات چ جۆرە لە ڤایرۆس و بەکتریاکان نەخۆشمانەخەن ئەو ڤایرۆس و بەکتریای نەخۆشمانەخەن کە توانایان هەیە لە تێمپریچەری لە پلی گەرمی 20 بۆ 40 بمێننەوە ئەمانە مرۆڤ نەخۆشەخەن چکە کاتێنە سەر لاشەی مرۆڤ پێویستیان بۆ پلە گەرمیەیە بووی بەردەوام بن لەسەر لە ژیان لەگەڵ مرۆڤەکەیە ئێمە کاتێک کە وەرزی سەرمایەت بێجگە لە وەرزی سەرما هەتا لە هاوینیشە ئەگەر سپلیتێکە داگیرسان بێت و لە بەردەمی سپلیتەکان و سپیکە هەڵەسی هەست بە لوتگیران و قوڕگێشەیەکێکی بۆچی ئەمە پەیوەندی بە سەرماکەوە هەیە کاتێک کە سەرما هەیە ناوپۆشی ڕووی خاستن بە تایبەت ئەگەر تۆ سێرکەیت زۆربەی کات لە وەرزی سەرمایە ئەو مشکلانی کە هەیە پەیوەندی بە سیستمی هەناسەدانەوە هەیە دایمە قوڕگێشە و لوتگیران و هەوکردنی سیەکان زۆرترە بینین کەمتر نەخۆشە بینین بە ئازاری شوێنەکانی ترەوە بێت کەواتە لە کاتی سەرمایە بۆچی چونکە لوت و دەم و قوڕک زیاتر بەرهەواکەون ئەم هەواساردا هۆکارە بۆ ئەوەی کە خانەکانی لەشی مرۆڤ بچێتەوە یەک کاتێک کە ئەچێتەوە خانەکانی لەشی مرۆڤ وەزەرەر بە ناوپۆشەکات ناوپۆشی لوت و قوڕگ و کە ئەما بێتە هۆی ئەوەی کە تاوان لە هەموو شوێنەکە ڤایرۆس و بەکتریا هەیە یعنی ناتوانانی بڵی شوێنێک هەیە لە هەوایە هەیە لەسەر لاشی خۆمان چونکە بەشێک لە لاشی ئێمە ئەوان پارێزگاری لەکەن ینی ئەگەر بەکتریاکانی سەر جستەی ئێمە نەبێت ئەو بەکتریا نەخۆشخەرەکانیان سەر جستەمان لە گەری زۆر ساردبوونی ئەو کەشەی تێداژین ڕاستەوخۆ ئەمان دەزەکەن بە چالاکی و ئەوەیە ئەمە نەخۆشەکەوی بەڵێ ئەمانەی کە لەسەر ڕووپۆشی جستەی ئێمن ئەمانە سوودبەخشن ئەمانە نابنە هۆی نەخۆشی لە حاڵەتی تەبیعیە بەڵام کاتێک کە مرۆڤ مەناعی دابەزێ و هۆکارەکانی خانەکانی لەشمان خاستن ناوپۆشەکانی لوت و قوڕک ئەبێتە هۆی ئەوەی کە تێک بچێت ئەم بەکتریا و ڤایرۆسانە ئۆپۆرچونیستیکن واتە هەلپەرستن کاتێم حاڵەتا بین حاڵتێکی باشە بۆ ئەوان یەکەم جار کە نەخۆشمانەخەن ڤایرۆسەکان یەنە سەر ئەو خانانی کە ئاسانە ژیان لەسەریان و ئەبێتە هۆی هەوکردن و وردە بەکتریاکانی کە هەیە لەسەر جەستەمان و لە هەوایە هەیە ئەبێتە هۆی دووهەم ئینفێکشنیان واتە بەرکەوتنی دووهەمی بەکتریاکان بە خانەکان ئەبێتە هۆی ئەوەی کە تووشی ئیلتیهابات بین ڤایرۆسەکان خۆیان بەتەنیا ئێجگار ئەوەنە مرۆڤ بێزارکەر نین بەڵام کاتێک کە ئەوان ڕێگە خۆشەکەن بۆ توشبوون بە نەخۆشیە بەکتریەکان ئەمە کێشەکەمان لێرەوە بۆ توژە بێت زۆر جار دکتۆر باس لەوە کرێ هایەکێک نەخۆشەکە وت بە تایبەت لە وەرزی هاوین زۆر جار لە وەرزی ساوت بە ئاوێکی سارد خۆ پشۆبەوەی پلەیگەر ساردی جستێ و نەدابەزە یا میکرۆبەکەی تر گەشەی کەم بێتەوە یا ڤایرۆسەکە گەشە نەبێ هەنی ئەمانە ڕەنگە زانستی نەبن کەواتە ئەتوانین بڵین لە ئەگەری ساردبوونی وەرزەکە یاخودبوونی بەفرێکی زۆر بەشێکی لە میکرۆبەکان کە ئێمە کۆنتاکتمان لەگەڵ خاک لەگەڵ خۆڵ بەرد و هەموو کەرەستانەی دەوروبەرمان هەیە کەمووی میکرۆبی ڕەنگە لەسەر بێ زیندەوەری لەسەر بژی چالاکیان کەمە بێتەوە یاخود نەخۆشەکان تۆزێک کە ئەبنەوە بەڵێ ئێمە کاتێک یەکێک بە ئاوی سارد خۆی بشوە بە ئاوی گەرم خۆی بشوە ئەمە ڕاهاتنیەکی لە مناڵیەوە چۆن فێرابیت ئەویان زیاتر تەسیری هەیە لەوەی کە تۆ بڵێ بە ئاوێکی سارد خۆی بشە چاکە بێ نەخێر ئەو کەسی کە ڕاهاتۆ بە گەرمی بە ئاوی سارد خۆی بشە وەزی خراپترە بێت یعنی ناکرێ بەڵام هەیە هەر لە مناڵیەوە بە ئاوی سارد خۆشوە لە ئاوی ساردا مەلاکە هیچ کێشەی نییە بۆم کەسانە لەبەرەوەی جستەی ڕفرێژە بێتەوە ینی تازا بێتەوە لەبەرەوە خۆشتن هەشتێکی باشە ئیتر ئایا بە ئاوی سارد بێ یا گەرم بێتەوە لە هەردووکە زۆر گەرم و زۆر سارد هەردووکی خراپە ئەمە هیچ پەیوەندی بەو بەکتریا و ڤایرۆسانەوە نییە مرۆڤ شتێک نییە بڵێ خەمە ناو ئامێرێکەوە تەقیمیەکەم و هیچ چیتان ناهێڵم پاکێکەمەوە لە ڤایرۆس و بەکتریەکان نە دائیمان ئەمان لەگەڵمانە ئەژین بەردەوام ژیان لەگەڵ ئێمە بەکتریا و ڤایرۆسەکانە هۆکارە بۆ مانەوەی ئێمەش یعنی ئەوان سوودبەخشن بۆ ئێمە ناکرێ بڵین ئەوان سست دەکەین ئەوان ژیانیان ئەوەستێنین بۆی کە ئێمە باش بژین نەخێر ئێمە ژیانمان ڕەبتە بەیەکەوە ئەوان سوودبەخشیکی زۆریان هەیە بۆ ئێمە لەبەرەوە ئەو فکری کە خۆ بشۆ بە ئاوێکی سارد یا خۆ بەرە بەرسەرما چاگەبی نەخێر بەڵام چینجی بەڵام هەر شۆکێک بەر مرۆڤ بکەوێت ئەی گۆڕێت
بۆ نمونە کاتە تۆ لوتی گیرا بچۆ بە ئاوێکی سارد دەمو چاو بشۆ لوتە ئێستەکەی چەند دەقەیە بەرە بێت کەواتە شۆک هەموو شتێک بە شەرەکە ئەگۆڕێت یعنی ئینسان بە شۆک لە کاتێکی کەمە ژیانی ئەگۆڕێ بەڵام ئایا بەرداوامە بێ نەخێت بەرداوام ناوێت بەرداوامە بێت لە نەخۆشیەکەی دوایەوە دەست پێکاتەوە پێویستە عیلاج بگرێت پێویستە چارەسەر وەرگێ بۆ ئەوەی ڕزگاری بێت لەو پەتایە. کاگە من زانستی مایکرۆبایۆلۆجی پسپۆڕی وردی زۆرە بەشەکانی زۆرە بەڵام هەکو بەڕێزت وەکو پسپۆڕێکی مایکرۆبایۆلۆجی بەدەر لە جەستەی مرۆڤ زیندەوەر و میکرۆبەکانیش کە لەسەر خاک یا خود لەسەر میوە بەرهەمە زوسانیەکان هەن ئەم وەرزی سەرمایە چ گۆڕانکاریەکیان لەسەر دروستەکە چۆن ئاراستیانەکە بۆ وەرزەکانی دواتر یاخود بۆ بەروبوومەی گواستنەوەی بۆ ئێمە بە شێوازی بسوود بەخش یاخود زیان بەخش. ئەمە پرسیارێکی زۆر منطقیە خاصن لە وەرزی زستانە لەبەرەوەی ئێمە شتەکان کە لە دەرەوە ئەکڕین میوە و سەوزە و ئەمە هەمووی لە خاکەوە دەرهاتون خاکیان بەرکەوتووە پێویستە بە ڕێگەیەکی زۆر زانستیان ئەمە هۆکارێکە بۆ هۆکارەکانی نەخۆشکەوتن سەرەتا بەڕاستی کاتێکی ئێمە میوە و سەوزەکان هەین دەرەوە ئەم بەکتریا و ڤایرۆس و مایکرۆئۆرگانیزمانە بەعام لەسەریان هەن بەڵام ئەکتیڤ نین کاتێ توی هێنی تۆ بۆ ماڵەوە ماڵ دووسێ شتی هەیە سیفەتی هەیە لە زستانە یەکەم گەرمە شێدارە و کەمی تشکی خۆر کە تشکی خۆر لە زستانە کێشەیەکی ترمان هەیە لەگەڵ تشکی خۆرە ئەڵترافایۆلێت UV کەمە واتە تەحکیمکردنی خۆر لە هاوین و لە زستانە فەرقی هەیە کەمتر سوود بەخشە بەڵام کەمتر خۆریەتە ناو ماڵەکانمەوە هەم بەهۆی ئەوەی کە درێژایی ڕۆژ کەمە هەور و هەڵایەکی زۆر لەبەرەوە ئەمەیەکی ئەمە هۆکارە کاتێک کە تۆ ئەو خۆراکانە هێنیتەوە ماڵەوە پێویستە لە کاتی هاوین زیاتر ئاگاداری بیت پاک و تەمیزی و بەرنەکەوتنی مناڵ و هیچ شتێکی ماڵەکە بەو خۆراکانە پێش هەموو شتەوە یا بسڕێن یا بشۆرێنەوە جوان ئەوانەی کە ئەشۆرەنەوە بشۆرێنەوە هەنێک خۆراکێ نابێ بشۆرێتەوە ئەسڕێت ویان ڕاگررتنی لە شتێکە کە بەرسەر ناو سەلاجەکە و نەکەوێت یا بەر دەستی مناڵەکانە نەکەوێت چونکە ئەم ڤایرۆس و بەکتریانە وجودیان هەیە لەسەر خۆراکەکان کاتێک کە دەستی بەری ئەکەوێ و لەو جەوە باشەی ناوماڵە کە تۆ احتیادی ئەژیتیا ئەویش ئەکتیڤێتەوە و زۆر بەسەریعی زۆر بە خێرایی چکە گرۆسی ئەوان و گەشەی ئەوان زۆر خێرایە یعنی شتێک نییە بڵێ وەڵا ئەمە تاکو یەک هەفتەی تریش لەوانێ لە ماوەی چەند دقەیەکە ئەو ئەبێ بە چەند هێندە کەواتە وەکو وایە تۆ بۆم بکێنەوە تۆ ماڵەکەی خۆت ئەگەر بە باشی بەکاری نەهێنی ئەو کارە بۆی کە لە ماڵەکەی توە ئەم بەکتریا و ڤایرۆسە بڵاو بێتەوە بە حکمیەوەی پەنجەرە و دەرگاش ناکرێتەوە ئەمە زیاتر واکە کە پەتای ئەهاڵن کە ئەگەر لە پاییزا تووشی نەخۆشی بووی ئەبێ زۆر ئاگاو لە خۆ بێت لە پاییزەبەری کە تووشی نەخۆشی بوو بەرداوە بە تاخیری زستان ئەمەوە کارەکەی ئەوەیە کە لە ماڵا کەمترین بەرکەوتن هەیە بۆ گۆڕینی هەوا و پاک و تخاوێنی ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کە مانەوەی ئەم ڤایرۆس و بەکتریانە بەردەوام لە ماڵە ئەبێتەوە هۆی نەخۆشی مثلەن لە ماڵە جەنابێ دووربێ نەخۆشەکەویت ئەپژمیت ئەمێنێتەوە چاگە بیتەوە مناڵەکە دەیگرێ مناڵەکەت لە ماڵەوە لە ڕەوزە و حەزانەوە ئەیهێنێتەوە بۆت بەردەوام بێ لە ماڵە یعنی کەمترین تاقیم لە ماڵە ڕوئەیە لە زستانە هەر لەبەرم هۆکارەشە کاتە پێشنیارت چییە ڕاستە ڕەنگە سارد بێکردنەوەی پەنجەرە و دەرگا بۆ ماڵان لە وەرزی زستانە بەڕاستی خۆی ئێمە وا ڕاهاتوین لە زستانە جاران بیرمێت نایلۆنیشان بە شوێنەکانە گەروایان لێ کرد کەیتر نەکرێتەوە زستانی ئەودی و هەموو دنیانەیە بەڵام خەڵکی جاران کۆمەڵێک پشتی باشتری هەبوو کە لە ئێستا کەمتر نەخۆشەکەوتن ئێمە پێمان باشە وەکو ئەم بوارە کە دەرگا و پەنجەرە ڕۆژانە خاستن لە کاتی هەتاوە بکرێتەوە ئەبێ هەتاو بێتە ناو ماڵەکەت هەتاو باشترین پزیشکە کە هەتا دنیا کۆتاییەت هەتاو تەنها هۆکارە بۆ مانەوەی باشی بەشەر ئەو شوێنانی کە هەتاوی لێ نییە احتیمالی بوونی کەڕۆ هەیە گەر بچیتە ئەو ماڵانی کە هەتاویش لێنە یا دەرگا و پەنجەرە ناکەنە بۆنی کەڕۆکیت بۆنی ئەو مایکرۆئۆرگانیزمانە کامە زۆر خراپە بەتایبەت مەطبەخەکانەوە زۆر گرنگە یعنی لە هەموو شوێنەکانە لەبەرەوە پێویستە یەکەم جلوشکردنەوە لە ناو ماڵە کە ئیشکارێکی تری خراپە چکاتی تۆ جل وشکەکەیتەوە لە ماڵە ڕاستە جلەکە وشکەکاتەوە یخیتە سەر زەیتێکت بەڵام دوایی ئەو هەشەیە ئەچێ بۆ چۆ ئەو شێ ناو ماڵەکەی توای بەرداوامێنێتەوە ئەبێ هۆکارێک بدانی ئەو ڕۆژەی هەتاوە با ئەمڕۆ ساردیش بێ بەس نیو سەعاتێک ئەتوانی پەنجەرە و دەرگاکان بخەیتە سەر پشت بۆ ئەوەی کە هەوای ناو ماڵەکەت بگۆڕێ بۆی ئەو شێی هەیە کەم بێتەوە
نەک بڕوا ناڕابەتەوە بۆیاڵتن هەوای دەرەوە زۆرتر جار وشکیە کە هەوا شەی کەمترە هەر گۆڕانێکەش ئەگەریژی نەبێ سوودی دەبێت هەر ئەو هۆکارەشە کە مایکرۆئۆرگانیزم و زیندەوەرە وردەکان لە ناو ماڵا بەقوە دەبن هۆکاری دەرەوە ڕاستە هیمیدیتی بەرزەگەر تۆ سێکیڵێت شێ بەرزە بەڵام شێ وشکە ئەو شێ وشکە مایکرۆئۆرگانیزمەکان زیندەوەرە بچووکان تیان ناژین لەبەرەوە یەنەوە ناو ماڵەکە لەبەرەوە تۆ کە ئەو هەوایە گۆڕیت ئەبێتە هۆکاری کەمکردنەوە و سسکردنی ئەوان و هەوای ناو ماڵەکەت پاک ڕاگریت هەر بۆ لە بەرنامەکەش دەرنەچین هەر بەڕاستی بینیوە من هەنێک لە ماڵەکان هەر بڕغوو ئەدەن لە بینەکە بۆی هەر نەکرێتەوە یانێ نەوە گەڵێ بستفە منە بەست فەش من هەڵ بیکاتەوە بۆی تازستان تەواو بێ ئەمە خراپە کەواتە با بڵێن ئێمە چۆن سوود لە زانستی مایکرۆبایۆلۆجی کە پشیکردنەوە بۆ ئەو زیندەوەرە بچووکانەکە چۆن بەجددی خۆمان بپارێزینەوە ئەو زانیمان لە بواری سەرما و گەرما لە بواری خواردن ڕێگاکانی تر کە ئێمە لە وەرزی زستان ڕەنگە زۆرتر معڕەز بین و هەر بە خۆمان نەزانین حرەکاتێکەکەین پێمان وایە ئەمە هیچ نییە بەڵام لەوێ ئەگەری هەیە ئەمە لە ڕێی بەکتریا و ڤایرۆسەکانەوە وەرزی سەرماکە هۆکار بێ بۆی بە ئاسانتر پێمان بگەێنیان بە پێچوانەوە ڕەنگە ڕێگری بکە. ئێمە پێش هەموو شتێک ئەبێ بزانین کە ئەم بەکتریا و ڤایرۆسانە لەسەر جستەی ئێمە و لە ناو ژوور و ماڵەکەیە هەن ڕێکانی کردنە دەرەوەی مانزانی کە قورسە و ناشنە دەرەوە یعنی زۆر ئاسان نییە لە ماڵەکانمان بیهەنکەینە دەرێ لەبەرەوە ئێمە ئەبێ هۆکارێکی تر بدۆزین خۆمان بەهێزکەین بەهێزکردنی مرۆڤ لەوەی کە تەندروست بێت و خواردنی باش لە زستانە بخورێت و خواردنی گەرم زیاتر بخورێت کاتێک کە ئێمە لە زستانە بەعام ڤیتامین دیمان هەچەند بەداخەوە خەڵکی ئێمە لە هەموو وەرزەکانە ڤیتامین دی کەمە کاتێکەوە خۆرە زۆرەشمانەیە لەبەرەوەی ئێمە خۆرەکەمان زۆر تیژە خەڵک ناتوانێت خۆی باتە بەرخۆر لە هاوینە لە زستانیشا ئەوەنی کە خۆر کەمەکات ئەوەنی کە جلی ئەستور و هین لەبەرەکەین کە هیچ بەرمان ناکەێ کەمبوونی ڤیتامین دی بێتە هۆی کەمبوونی مەناعش کاتێک کە مەناعەکەمە بێت بەکتریا و ڤایرۆسەکان زیاتر و ئاسانتر جەستەمان بەرجەستەمانەکەون و ئازارمانەیەن و نەخۆشمانەخەن کەواتە یەکەم شت پێویستە تۆ ڕێگەی بدۆزیتەوە بووی ڤیتامین دیت بەرز بێتەوە پێش ینی بچۆ هەموو سەرچاوەکان بخوێنەوە لە ڕووی زانستیەوە بۆ بەرەنگاربوونەوەی پەتاوەرزیەکان ئەبێ ڤیتامین سی و ڤیتامین دیت بەرز بێتەوە کاتێک ئەم دوو ڤیتامینە و کۆمەڵە ڤیتامینی تریش بەرزە بێتەوە مەناعی جەنابە بەرزە بێتەوە مەناعی ئەو کەسانی لە ماڵەکان بەرزە بێتەوە کەواتە ڕێژەی توشبوون بە نەخۆشی کەمە بێتەوە کەواتە ئێمە بجارە پێش هەموو شتێ پێویستە تەندروست بین خۆمان تەندروست بکەین ئەویش بە وەرگرتنی کۆمەڵە خواردنی باش لە وەرزی شەر نییە خواردنی مەڵێن دەوڵەمەنانە گۆشت و ئەو شتانە نە خواردنی بە سوود سەوزا میوە بوونی خواردنی گەرم خواردنی گەرمێکی کێ لە سوودەکان و بەخشینی تەندروستە بە مرۆڤ چۆن کاتێمە خواردنی گەرمە خۆین ڕووپۆشی ناو لووت و قوڕگمان جەوێکی ئاسایی وەرەگرێتەوە چکە ساردە دنیا ساردە لە وتمان لە سەرمایە بێتە هۆی زیاتر چوونەوەیەکی خانەکانی ئەو ڕووپۆشانە و زیاتر نەخۆشکاتە ئێمە ڕێگەکانی عکسی ئەوە بەکاری هەینەوە کە نەخۆشمانەخان ئەمە هۆکارێکە بۆی کە بەردەوام مرۆڤ تەندروست بێنێتەوە کە مرۆڤ تەندروستمایەوە ئیتر کە تێو پەڕاند کۆمەڵێک ئیتر ئەداپتیشنی پێڵێن ینی کە ئینسانیشتە و ستەیشتە ئیتر تاو زۆر باشە کاک هێمن عەبدوڵڵا پسپۆڕی مایکرۆبایۆلۆژی زۆر سپاس بۆم دەرفەتە پێبەخشین سپاس بۆ ڕوونکردنەوە زانیارەکان بڵێ بینەرانی عەزیز هاوکارانمان لە هەولێر لەسەر جەنازەکەی خوا لێ خۆشبوو کاک هیمداد کادێرێکی پێشکەوتووی کۆمەڵی دادگەری لە شاری هەولێر کە ماوەی 17 ساڵە کاری خێرخوازی دەکا و بە پیاوەسپیەکەی شار و نەوای بێنەوایان بوو بەڵام هیچ کات نەیهێشت کەس وێنەیەکی بگرێ کەس ناوی بهێنێ کەس باسی بکە بۆیە وەکو شەهیدێکی گومناو هەمیشە لە پشتی کامێراکان و لە کۆڵانە تاریکەکانە کارە خێرخوازیەکانیە کرد و هەروەها هاوکاری فەقیر و هەژارانیە کرد لە کاتی مەراسیمی شۆردن و بە خاکسپاردنیدا هاوکارانمان ڤیتیەکیان بۆ ئامادەکردوین پێکەوە بینەری دەبین. سەرەتای 2000ەکان یاخود بڵێم لە نەوەتەکانەوە یەکتریمان دەناسی بەڵام بەو شێوازە
لەگەڵ یەک تێکەڵ نەبووین تاوەکو لە 2004 و 5 و 6 و ئەوانە. دواتر کاک وەستاهیمداد وا مەشهور بوو وەستاهیمداد کەوا ئاسنگر بوو. بیرۆکەیەکی بۆ هات بۆی کەوا بێن ئێمە دەستەیەک دروست بکەین بە ناوی دەستەی پیشەوەران. ئەو دەستەیە تەبعاً پرس و ڕاوێژی بە ئێمە کرد. سوپاس دەبۆ خوای گەورە دەتوانین بڵێن ئێمە یەکەمینەکان بووین کەوا دەستەیەکمان پێکینە بە ناوی دەستەی پیشەوەران. خەڵکێکی زۆری کاسبکار و پیشەوەر و خاوەن میهنە لەخۆ گرت و لەو ئەنجامەدا توانیمان کۆمەڵە برایەکی دڵسۆز و بەهێز و بەتوانا و بە سەلیقە لەخۆ کۆ بکەینەوە بەوەی کەوا خزمەتێک بکەین لە ڕێگای پیشەوەرانمانەوە لە ڕێگای کاسبکار و لە ڕێگای کرێکارەکانەوە بۆ ئەوەی کەوا خزمەتێک بەو سەحوە و کەسێکی هەتا بڵێ جیرانێکی باش بوو، یعنی کەسێک بوو جیرانەکان هەموو لێ ڕازی بوون و کوڕەکانی کوڕی چاکن بەڕاستی ئێمە زۆر لەگەری تێکەڵ بووین. بەس بەڕاستی لەگەڵ ئەو نەخۆشیێت تۆزێک بێتوانا بوو 3-4 مانگە بەهۆی گەڕانی کلیەکەیەوە. بەس بەڕاستی کەسێکی زۆر ئاوەدان بوو، خێرکەر بوو و منداڵەکانی کوڕی چاک بوون. بەڕاستی لە دەستدانی کاک هیمداد وەکو کەسی وا باسانی بەدەست ناکەویتەوە. کاک هیمداد لەگەڵ مەنزەمەی خێریشی دەکرد، هاوکاری یەتیمانی دەکرد، سەرراوی بەخۆی نەخۆش بوو، ئەو توانایی خۆشی نەبوو لە ڕوویمادی، بەس ینی لە خەمی خەڵکدا بوو، بەڕاستی لە خەمی خەڵکی کەم دەرامەتدا بوو، یەتیمدا بوو، کەسی بێباوک، بەڕاستی کە خەڵکی فەقیر ینی لە خەمدا بوو، بەڕاستی لە خەڵکی دەپێچا وەک کەسێکی ینی زۆر جاریانی داوای هاوکاری لە بۆ خەڵکان دەکرد، لە بۆ یەتیمان دەکرد، لە بۆ خڕکردنەوە ئەو سیفەتە جوانەی بەڕاستی لە هەرە سیفەتە جوانەکانە بە هەموو سفەتەکان ئینسانیەتی تێدا بوو. هەزار جار سڵاو لە ڕۆحی کاک هیمداد نادر، ڕۆحی شاد بێ، خوای گەورە سەبووری بنەماڵەکەی و کەسوکار و هاوڕێیانی بدات. ئەچینە لای هاوکارمان سوێب محەممەد لە سەید سادق. سوێب سڵاوت لێبێ و زانیارەکان لەوێ لای تۆ چی دەگوزارێ؟ بەڵێ سڵای خوای گەورە لێ و لە بینەر و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت. ماوەی زیاتر لە 3 ساڵە هاوڵاتیانی قەزای سەید سادق تا ئێستا نەوتیان وەرنەگرتووە، ئەگەرچی ڕەوشی کەشوا لە سەید سادق ئەوە گەزانیم ئەم شەپۆلە بەفرە کە سەید سادقی گرتەوە زیاتر ژیانی هاوڵاتیانی زەحمەتتر کردووە. تەنها سوتەمەنی نییە لە سەید سادق، کەمی کارەبا هەیە و هەروە غاز بە ئاسانی لە سەید سادقە دەست ناکەوێ. حکوومەت کەم زیاتر لە 3 ساڵە نەوتی دابەش نەکردووە، ڕێکخراوەکان و چالاکمانان سەید سادق بەم ئەرکە هەڵدەستن. من
ئێستا ئەتا ئەحمەد بەرپرسی نووسینگەی هاواری خێرخوازی لە سی سادق لەگەڵمایە. ڕێز ئەحمەد ئەگەر بێتە ئێرەوە پەیامی ئێوە وەک چێوە ڕێکخراوەک. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه وسلم. من بەرپرسی نووسینگەی ڕێکخراوی هاواری خێرخوازی لە قەزای سی سادق بەڵێ دوانتان بۆ دەم ڕاستی ئێمە حاڵ و وەزەرانی هاوڵاتیان شارەکەمان دەبینین لە بارودۆخێکی سەختدان بەهۆی ئەوەی کەوا هاوڵاتیان تا ئێستا هیچ بەشە خۆراکێکیان وەرنەگرتووە، هیچ بەشە نەوتێک عەفو هیچ بەشە نەوتێکیان وەرنەگرتووە کە حکوومەت بەڕاستی باکە لە دوارەوە و ئێمە وەکو ڕێکخراوێکی خێرخوازی کە بەڕاستی وەکو پیشەوکاری خۆمان حاڵ وەزەرانی ئەو خەڵکە دەبینین لە بارودۆخێکی سەختدان بۆیە هەمیشە ئەرکی سەرشانی خۆمانی دەزانین کەوا بەدەمیانەوە بین کەوا بەستیان نابین بۆی کەوا لەو سەرما بسۆڵە لەو بارودۆخە سەختە ڕزگاریان بێت کە بەڕاستی ئەوە حاڵێکی ناڕەحەتە بۆ ئەوە. پەیامی ئێوە چییە بۆ ئەو کەسانی کە خوا پێداوە؟ پەیامی ئێمە بۆ خێرخوازانی خۆشەویست ئەوەیە لێرەوە داوایان لێ دەکەین خێرخوازانی خۆشەویست ئێمە هەمیشە دەستخۆشیمانەیە بۆ جەنابتان دەستان خۆش بێ خی بەرەکەت و ڕەحمەتی خۆی بڕژێنە بەسەرتانە کە بەڕاستی جێگە دەستان دیارە بەوەی کەوا دەستان خۆتە ماڵ سەرۆت و سامانی خۆتانەوە هاوڵاتیانی هەژار و کەم دەرامەت و پێباوکان بەسەر دەکەنەوە کە بەڕاستی لە پاش کەرەمی خۆی پەروەردگار ئەو هاوکاریانی ئێوە ئەو کۆمەکیانی ئێوە ئەو بەخشینانەی ئێوە وای کردووە کەوا هاوڵاتیان لەو بارودۆخە سەختگاریان ببێ تا ڕادەیەک دڵخۆش بن کە بەڕاستی ئەوە جێگەی دەستخۆشیە بۆ خێرخوازان دەستخۆشیان پێکەین خی ڕەحمەتی خۆی بڕژێنە بەسەریانە و بەردەوام بن ئەوەش فرسەتێک کە خی پەروەردگار پێی داون لەم فرسەتەدا ئینشاءالله بەهەشت خی پەروەردگار بکڕن بەوەی کەوا ماڵ و سەر و سامانەکانتان ببخشن ماڵێکی ساردی هاوڵاتیەکەوا سوتەمەنی نییە کەوا بەڕاستی ماڵەکەی ساردە ئێوە گەرم بکەنەوە ئینشاءالله ماڵی قیامەتی خۆتان ڕۆشن دەکەن. بەڵێ سوپاس بۆ ئەتا ئەحمەد بەرپرسی نووسینگەی هەواری خێرخوازی لە سی سادق. بەڵێ نزیکەی کە ماوەی 3 ساڵە هاوڵاتیان تا ئێستا نەوتیان وەرنەگرتووە لە ماوەی ڕابردوودا هاوڵاتیانی سی سادق هاتوونەتە سەر شەقام خۆپیشاندانیان ئەنجام داوە خۆپیشاندانانش شەیدیان داوە سی سادق بەڵام تا ئێستا سی سادق بێخمەندکاریە. بەڵێ زۆر سپاس بۆ هاوکارمان سوێ محەممەد بۆ هیوایین سوێ وابزانم تازا و سەرگیریشی کردبوو بەش فۆڕمی بایعەکە هاتوێتەوە سوێ خۆشێنەوە دووەرگری. بەڵێ ئایزان بە هاوکاری هاوکارانمان لە پەیام هاوکارانم لە کۆنتترۆل لە پشتی کامێرا بەرگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن لە کەم و کوتیمان ببورن تا پرۆگرامێکی تر بەخوای گەورەتانە سپێرین هیوادارین دوور بن لە دەرد و بەڵاو هەڵخلیسکان و قاچ و دەستشکان چونکە ماوەیە زۆر بووە پارێزراو بن خواتان لەگەڵ.